تقریبان بە ڕەزوباخۆ بیزۆنمێنەوە باسی هەراسانبوونی خۆی و هاوپیشەکانی دەکات بەدەست بەرازەوە. ئەکرەم جوتیارێکی گوندی سۆرەقەڵاتی سنووری شارباژێڕی سەر بە پارێزگای سلێمانیە و دەڵێت تا دێت ژمارەی بەرازەکان ڕوو لە زیادبوون دەکەن و بەرهەمی ڕەنج و ماندووبوونی ساڵێکمان بە فیڕۆ دەدەن. ئێستا وەکو خەڵکی سوورەقڵاوە گوندنشینەکان هەموو داواکاری لە حکومەت یاریمی کوردستان چارەسەرێکمان بۆ بکە. ئەگەر چارەسەر نەکا ئەوەی کە تێشیا دانیشتە هیچ میانی لەناو گوندەکانیشدا دانیشتنی ئیسفاگ ناکەن، نە لە ڕەز نە لە باغ نە لە زەرعات، شووتیە خوا، کاڵەگە خوا، ترۆزیە خوا، هەنجیر، یعنی بەعام بەرازەکە زۆر بۆ چارەسەری نییە. لەم گوندە زیاتر لە 10,000 دۆنم زەوی کشتتوکاڵی هەیە و نزیکەی 4,000 دۆنم زەوی ڕەز و باخە. بە وتەی جوتیاران بەراز و ڕەوەبەراز هێندە زۆر بوون ئێستا نەک لە شەواندا بەڵکو بە ڕۆژیش نزیکی ئاوایەکان دەبنەوە. بە وتەی گوندنشینان بۆی ڕاونەکردنیان و زۆری وەچەخستنەوەیان بەرازەکان ساڵانە بۆ 10 هێندە زیاد دەکەن و بۆی زۆری زیان گەیاندن بە بەرهەمە کشتتوکاڵەکانیان بە تەنها لەم گوندە 15 ماڵچۆڵیان کردو و ڕویان کردوتەوە شار. کابرا بێستانی هەیە لیا 50 سەری بەیەکەوە بینیوە 50 سەر بە هەر شوێنەکە دیارە زەرەدەکەشی زۆر زۆرە، هەتا لە ناو ماڵەکان ئەبیندرێ بە شەو لەم ڕێگاوانە نابیندرێ نەگەنمە شامی نەجوانی فەلاعەت و شت هەر ناکرێت لێرە. بابەتەکە لای بەرپرسانی کشتتوکاڵی سنوورەکەش جێی تێڕامان و هەڵوەسە لەسەرکردنە و دەڵێن بۆی نەبوونی ئاژەڵی دڕندەی وەک شێر و پڵنگ و گورگ لەلایەک و سزای کوشتنی بەراز لایەکی دیوای کردووە ژمارەکانیان بێشمار زیاد بکات و داوا دەکەن حکومەت و بەرپرسانی پەیوەندیدار ڕێگە چارە بۆ کێشەکە بدۆزنەوە. بەرازێکە لەو جاندارانەی کە حەز لە شوێن چۆڵەکات بە ڕۆژ خۆی لە حشارەکان ئاشارێتوانێ بە شێو دێتە دەرەوانێ کاری خۆی دەکات، کارکردنەکەشی بە زۆری ڕوو لە ڕەزەکان دەکات. ئەو ترەیە کە پێوێتی ئەی خوات ئەوەی کە تا ئەیخوا ئەیخواوی کە ناشی خوات وەکو شتێک ئەی خاتە دەمیەوە ئەی ملیسیە و فڕێداتەوانێ، ینی وایە کات کە جوتیار بە هیچ شێوەیەک سوود لە ڕەزەکە یان باخەکەی نەبینێت. بەراز ساڵی جارێک تا دوو جار زاوزێ دەکات و بۆ هەر جارێک 6 تا 10 دەخاتەوە. لە هەرێمی کوردستانیش بەپێی یاسا ڕاوکردن و لە ناوبردننی بەراز و ئاژەڵەکێوەکانی دیکەش قەدەغێ و بۆ کوشتنی هەر بەرازێک بڕی 500,000 دینار سزای مادی هەیە. ڕزگار جەبار کێنێن گوندی سوورەقەڵاتدا سنووری شارباژێڕ.